کۆبوونەوەکە زۆر باش بوو و ئەو پرسانەی کە ئێستا پێویستە و بە تایبەت پرسی موچەی خەڵک بە درێژی باسمان کرد و تقریبن ڕێکەوتین لەسەری و زەمینە سازیشمان کرد بۆ کۆبوونەوەیەکی سێقۆڵی وەکو برادرانیش باسیان کرد و بەیانێکیش دەرەکەین و لەو کۆبوونەوە سێقۆڵیە ئێمە و برادرانی گۆڕان و برادرانی پارتی باسی ئەوە ئەکەین چۆن لە بەغدا داکۆکی لە مافە ڕەوایەکانی خەڵکی خۆمان بکەین و شایستە دارایەکانی و بە تایبەت موچەی خەڵک ئەوە ئەو یاسای قەرز کە هەوڵ دەین جێبەجێ بکرێت و لە هەمان کاتیشدا بودجەی ساڵی 20 لەسەر 21 کە شایستە دارایەکانی هەرێم و بە تایبەت موچەی خەڵک تیا جێگای خۆی بکاتەوە ئەمە بە وەفدێکی هاوبەش لە کۆبوونەوەی سێقۆڵی باس ئەکرێت و وەفدێکی هاوبەش و بێگومان لەگەڵ لایەنە سیاسیەکانی تریش ئێمە هەوڵمان داوە و پێشنیارمان کرد کە لایەنە سیاسیەکانی تریش لەم پرۆسێ بەشدار بن و بەیەکەوە هەمومان داکۆکی لە مافە ڕەوایەکانی خەڵکی خۆمان بکەین وەرد هەموو هەوڵێک ئەدەین ئێمە هەموو هەوڵێک ئێمە بەشێکی هەرە زۆری کێشەکانی تر بەلاوەماندانە هەموو هەوڵێک ئەدەین کە داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکرێن و ئێمە لەگەڵ داواکاریە ڕەوایەکانی خەڵکین لەگەڵ داواکاریەکان بە تایبەت موچەی خەڵک ئەمە یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی ئێمە کە داوا ئەکەین و ئەمڕۆ وابزانم ئەنی ئەمڕۆ وەفدێکی یەکێتی بەرەو بەغداش ڕێکەوتم لەسەر دوو ئاست کارەکەین هەم ئاستی وەکو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و وەفدەکەی یەکێتیش ئەمڕۆ بەرەو بەغدا ڕێک ئەکەوێت بۆ ئەوەی هەموو هەوڵێک بدەین موچەی خەڵک دابینکەین کۆبوونەوەکە خۆ ئامادەکردنە بۆ کۆبوونەوەی ڕۆژ سێشەممەی هەر سێقۆڵی بە هەردوو لامان کۆکی لەسەرەوە کە ئەو کۆبوونەوە ئەنجام بدرێت ئینشاڵڵا لەوێ هەموو شتەکە زۆر پێکەوە هاوڕای لەسەرەوەی چارەسەری کێشەکان پێکەوە و سێقۆڵی ئەنجام بدەین ئێستا گرنگە موچە و بجێ چۆن باستان لێ وەک دوو هێزی یەک لەو خاڵە هەرە سەرەکیەکان بوو کە لە بیداتەوە باسمان لێ کردووە کە پشتگیری هەنگاوەکانی حکوومەت بکەین بۆ دانوستاندن لەگەڵ حکوومەتی فیدرالی بۆ چارەسەری ئەو کێشانەی کە لە بەردەمدادا کۆبوونەوەکە لە ڕۆژ سێشەممە دەبێت لە سەرۆکاتی هەرێم دەبێت و کۆبوونەوەکە لە بواری مالی ئیداری و پەیوەندەکاندا دەبێت و چارەسەری ئەو کێشانێک کە پێویستە لە